باش بردومانەکانی رووسیا بۆ سەر کێف دۆخی جەنگ پێی ناوەتە خۆناغێکی دیکەوە و ڤلادیمیر زێلێنسکی سەرۆکی ئۆکرانیاش داوای جێگیرکردنی سیستەمی بەرگری ئاسمانی بۆ پاراستنی وڵاتەکەی کرد. بردومانەکانی ئەم دوای رووسیا بۆ سەر کێف و ناوچەکانی دیکەی ئۆکرانیا و بە ئامانجگرتنی ژێرخانی ئەو وڵاتە وێنەی جەنگەکەی گۆڕی و بردیە قۆناغێکی دیکەوە. بە خێرایی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا هاتنە سەرخەت و بەڵێنی دابیرکردنی سیستەمی بەرگری ئاسمانیان بۆ ئۆکرانیادا. سەرۆکی ئۆکرانیا لەبارەی بردومانەکانی رووسیا وتی لە ماوەی 10 ڕۆژی ڕابردوودا رووسیا بە بردومانەکانی لە سەدا 30 ژێرخانی وزەی ئۆکرانیا لەناو بردووە و 300 دامەزراوی وزەی لە ئۆکرانیا بە ئامانج گرتووە. ئۆکرانیا شتەنە لە سەدادەی پێداویستیەکانی بەرگری ئاسمانی لە بەردەستدا ماوە. ئەوەش بۆ واتایە دێت کە لە میانەی جەنگەکەدا ئۆکرانیا لە سەدا 90 ژێرخانی بەرگری لە دەستداوە. وەزارەتی بەرگری ئۆکرانیاش ڕایگەیاند بۆ پتەوکردنی بەرگری ئاسمانیان دووبارە بە گوڕێکی دیکەوە لە ڕووی دیبلۆماسیەوە پەیوەندیان بە ئیسرائیلەوە کردووە بۆ دابینکردنی سیستەمی بەرگری ئاسمانی. لە بەرامبەریشدا وەزارەتی بەرگری ئیسرائیل وەڵامی دایە و وتی تەنیا لە چوارچێوەی هاوکاری مرۆییدا پاڵپشتی و وڵاتە دەکات. لە باشووری وڵاتەشەوە جەنگ بەردەوامی هەیە و هێزەکانی ئۆکرانیا بە خاوی پێشڕەوی دەکەن. لە نوێترین پێشاتیشدا وەزارەتی بەرگری رووسیا ڕایگەیاند هێزەکانی ئۆکرانیا دزایان کردووەتە ناو ڕیزەکانی بەرگری رووسیا لە خێرسۆن و ئاماژەی بۆش کردووە دۆخی سەربازی رووسیا لە خۆڵی خێرسۆنەوە تێک چووە. لە ترسی هێرشی لە ناکاوی ئۆکرانیا دەسەڵاتدارانی رووسیا لە شاری خێرسۆن دەستپێکردنی چۆڵکردنی دانیشتوانیان ڕاگەیاندووە. هەروە پشتڕاستیان کردووەتەوە کە هێزەکانی ئۆکرانیا هاتوونە ئەو شوێنەی کە لە دەستپێکی شەڕدا لێی بوون لە کەناری شاری خێرسۆن. پێشاتە نوێیەکانی خێرسۆن دوای ئەوە دێت کە ژەنەرال سێرگی سۆرۆڤیکین فەرماندەی ئۆپەراسیۆنی سەربازی رووسیا لە ئۆکرانیا دانی بە بارودۆخی سەختی سوپای رووسیا لە هەرێمی خێرسۆن دانا. هاوکات ڤلادیمیر پۆتین سەرۆکی رووسیا ڕایگەیاند وڵاتانی ئەوروپا هانی ئۆکرانیا دەدەن بۆ ئەوەی هێرش بکاتە سەر هەرێمی خێرسۆن کە ئەوەش لەلایەن رووسیاوە بەرپەرش دەدرێتەوە و قوربانیەکی زۆری مەدەنی لێ دەکەوێتەوە.